دوو مانگە لە ماڵەوە دانیشتین سایقمانەیە 4 کرێیە باشە کرێخەت با کرێ ساحانە با کرێ مۆلیدە با کرێ خانوو بە هەیە سایقەکەش خۆشی نەخۆشە باشە دەرزی و حەبی ماگانەیە خێزانەکەی نەخۆشە یعنی داواکاری ناتوینە بەردەم قایم قامێت ناتوین تا سوودێن ناتوین بەربگرینە خەڵک هاتوینەتە داوای حەقی خۆمانەکەین کە ڕێوشوێنێک بە پێ مەجوود تەندروستیەکان ئێمەش بینوە سەر ژیانی خۆمان بەڕاستی خەڵک تااقەت ئێم ژیانەی نەماوە داواکاری ئەمانەی کە توێ هەموو سایق پاسن هەموو یادۆ داواکاری خۆیانە کاکی من مانگێک و 10 ڕۆژە ئیشی ئەم خەڵکیان ڕاگرت و هیچ کار و کەسابەتێکانی هەمووی لە ماڵەوەیە تا ئێستا لە قایم قامێتەوانە قسە ئەکرێت لەسەر حکومەت و دوکانار و شتەکان تا ئێستا باسی سایق پاس نەکراوە بە هیچ مۆزوعێ ناوی سایق پاس نهاتۆ لە هیچ دایر و داوای دەکەوانێ کە ئیشی ئەم خەڵکەش هەموو سایق پاسی ئەپەڕێنێ ئیشی خەڵک هەموو سایق پاس ڕایەپەڕێنێ خەڵکی ژاڵە بازارمان بۆ کردو نەتەوانەیە بەڕێکاری یاسایی بازارەکەشی چۆن کردوێتوانێت نابێ پاس بێتە ناو بازار و نابێت تەکسی بێ ئەی خەڵک بەچی بێ لە ڕاپەڕین و بەکرەجۆ و عواڵم شوێنانەوە بەچی بگاتە ناو بازار ئێمە و کاسبکارێک وەکو کاسبکارێکی ئەم هەرێمە بەبێ جیاوازی داوان لەکەین یارمەتی مامن ئێمە ڕێنمایەوانمان جێبەجێ کردوان هەر یارمەتی مامن ئێمە دوکاندارین ئیشەکە ئێمە وەرزیە وڵای چینەکە ئێمە سەردەمانی شیرینیە وەکو شەربەتە ئەم فەسڵەیە 6 مانگ دستان تەسێمان ناوە بۆ ئەم فەسڵی ئێستا دەست پێەکە ئەم چەند مانگەیە ئەم چەند مانگەشی لە ڕەمەزان ئێمە بە سەفەری فرۆشین پێشتریش بە پەرداخی سەفەری فرۆشتومانە ئێمە دەستخۆشی لە کەناڵەکەی ئێوە و لە حکومەت هێرێمی کوردستان و لە برانی پۆلیسی ئاسایش و لە هەموو چینی توێژەکانەکەین زۆر سپاسیانەکەین لە پارێزگاری سلێمانی جەنابی کاگاوات جەنابی کاگەڤاڵ سپاسانەکەین ئەگەر هاوکاریمان کەن یارمەتیمان من ئێمە زۆر سپاسیانەکەین